کاتتان باش بەخێربێن ماندوو بن هاوڕێیان بەخێربێن هەواڵێکی زۆر بە پەلە هەیە و تەڕادەیەک دڵخۆشکەرە کە ڕێگا لەو شەڕات دەگرێت کە خەریکە تەشەنە دەکات بۆ ڕۆژهەڵاتی فورات ئەویش مداخلەکردن و دەستێوەردانی سوپای ئەمریکا گەیشتە دێر حافر و مەسکەنە. سوپای ئەمریکا لە چەند کاتژمێری پێشوودا ئیتر مداخلەی کرد و هاتە ناو ئەو شوێنەی کە دوو ڕۆژە بەردەوام بە چڕی تۆپباران و موشک باران هەیە لەسەر ئەو ناوچانە. هەواڵن هێژە نووچەیەکی پڕ گرنگ و بە عەجەلە هەیە و ئەرتێشە ئەمریکایە چەند دەقەیەن پێشیەمەدا مداخلەیە شەڕ کرد لە دێر حافر و مەسکەنە، یعنی لە ڕۆژهەڵاتی فوراتێدا و دوو خاڵێن گرنگن یا هێزن سووریای دیموکراتیک هەسەدا حتا نەهاژی تێدا دمینێ لە وردە ئیدی چەند دوو ڕۆژن شەڕ و پەفچوون هەنا و تێگوتن و ئەرتێشە تورکیای و ئەرتێشە قاشۆ سووریایی و جیهادی و داعشی 5,000 کەس کۆمکردنە و دوو ڕۆژە بەردەوام تۆپ باران و موشک باران هەیە. چەند دەقەیەن بوریدا ئەرتێشە ئەمریکایە مداخلە کرد و هات هەرێمێ و ئیتر بە تانک و تۆپی خۆ گەیشتن مەسکەنەیە، یعنی مەسکەنە ئەس باوەڕم 10 حتا 15 کیلۆمەتر ڕووبارێ فرات تێوە دوورە. ئەس دکارم نەها نووچە و فۆتۆڕافانژی بەوەڕا پارەوە بکەم. بەڵێ لە چەند دەقەی ڕابردوودا هەروەکو باسم کرد ئیتر سوپای ئەمریکا گەیشتە مەسکەنە، دێر حافریشی تێپەڕاند ئیتر کە چەند خاڵێکن دەکەونە ڕۆژ ئاوای فورات. ئیتر لەوێوە سوپای ئەمریکا هێزەکانی خۆیان بەجێ کرد و دیارە ئەمەشیان نیشانەی ئەوەیە ئیتر ئەمریکا ڕێگان نادا لەمە زیاتر سوپای ئەحمەد شەرع، سوپای ئەردۆغان و سوپای ئیسلامیەکان بگەنە ئەو ناوچانە. ئیتر ئەمە نیشان دەدا هەروەکو دەبینن ڕۆژنامەی جزیرە سەرەتا بڵاوی کردەوە، بەڵام ئێستاکە تەماشا دەکەین ماڵپەری هاوار نیوز ئانها بە وێنەی خۆی هەمان شتی بڵاو کردوتەوە کەواتە ئەمە ڕاستە کە سوپای ئەمریکا ئیتر دەستێوەردانی کرد لەو شەڕەدا بۆ ئەوەی کە شەڕەکە ئیتر تەشەنە نەکێشێ. وا پێدەچێ ئیتر لە ئانالیزەکانی پێشودا باسمان کردووە کە سووریا ئیتر دابەش دەکرێت. ئیسرائیل بەشی خۆی برد. ئەمڕۆکەش لە کونەیترا ئیتر ئیسرائیلیەکان هاتوچوویەکی زۆر سەیریان هەیە، بەدەیان ئۆتۆمبیلی گەورە، بەدەیان فڕۆکە، بەدەیان دڕۆن لە ناو کونەیترادا دەسوڕێنەوە. ئیتر وا دیارە حەلەبیان بەو شێوەیەدا بە تورکەکان، بەڵام تورکەکان بەتەنیا ئەمەیان ناوێت دەیانەوێ ئیتر تەواو هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناوچەکانی دیکەشەوە دوور بخەنەوە. ئیتر لە بۆ هەندێش هەوڵیاندا سەرەتا ئەو دوو ناوچەیە واتە مەسکەنە و ئیتر دێر حافر ئەو دوو شوێنانە کۆنتڕۆل بکەن. ئەم دوو شوێنانت کە کۆنتڕۆل کرد ئیتر لایەکی زۆری ڕووباری فرات دەکەوێتە ژێرمەترسی و لە هەمان کاتدا ئیتر تابقا دەکەوێتە ژێرمەترسی کە گەورەترین سەرچاوەی ئاوە لە بۆ هێزەکانی سووریایی دیموکراتی و لەو چوارچێوەیەدا ئیتر تەماشا دەکەین ئەگەر ئەمە بکرێ ئەکرێ ڕەقا بەگشتی بکەوێتە ژێر مەترسیدا. لە ڕەقا ڕاستە دێرە زوور ناوچەیەکی گرنگە سەبارەت بە سامانەکانی ژێرزەوی نەوت و غاز، بەڵام ڕەقا ناوچەیەکی گرنگترە. لە ڕەقا لەبەر ئەوەی خێڵ کەمترە و خەڵکی ڕەقا بەڕاستی زۆر لەبەر ئەوەی خێڵ نین
ئیتر خەڵکی ڕووناکبیر و خەڵکی سربەخۆ و مەدەنیان زۆر تێدایە عەزابی داعشیان بینیوە عەزابی ئیسلامی سیاسیان بینیوە کە پایتەخت بوو هەمویان شاید حاڵی ئیعدامەکانن لەسەر جادە کە چۆن جەلادەکانی داعش ئیتر دەچوون خەڵکیان ئیتر لە سێ دارەعەدا لە بۆ هەندێک ئیتر خەڵکی ڕەقا بە شێوەیەکی دیکە پێشوازی لە هێزەکانی سووریای دیموکراتیک دەکەن و وەکو وتم خەڵکی مەدەنیان زۆرە خەڵکی نەعەشایریان زۆرە ئەواتای ئەوە نییە عەشیرەت نییە لە ڕەقا عەشیرەت لە ڕەقەشدا هەیە بەڵام عەشیرەتەکانیشی تەنانەت نەرمترن لە چاو ئەوانەی دێرە زۆر ئەوانەی دێرە زۆر هەر پێشتریش بەعسی بوون جا بەعسی سووریش نا بەعسی عراقی بوون چونکە بەعسی سووری لە ڕووی تیۆریدا بەعسێکی چەپ بوو بەعسی عراقی لە ڕووی تیۆریدا بەعسێکی ڕاستڕەو بوو لە بۆ هەندێک ئەوانە بەردەوام وێنەی سەدام لە ماڵەکەیان هەبوو لە کاتێکدا شەڕی عراق و ئێران هەبوو ئیتر دواتریش من بەخۆشم شایدی ئەوە بوومە کە لە ماڵەکاندا وێنەی سەدامیان هەڵواسیوە لە بۆ هەندێ لە دێرە زۆر ئیتر دێرە زۆر شتێکی وایە بەڵام ڕەقا بەڕاستی شوێنێکی بەیەکەوە ژیانە ئەتوانێ ئەمرۆڤ مۆدلێکی وای لە بۆ دروستکە بە کورمانجی دووبارەی دەکەمەوە و پشتڕا دای دەخەم هەواڵن هێژا لە دەقێن بهورتیدا لە چەند دەقێن بهورتیدا ئارتێشە ئەمریکای سنتکۆم هاتە هەرێمێن شکوونەها شەڕ تێدا هەیە یعنی مەسکەنە و دێر حافر بەریا چەند دەقەیان تەلەڤیزیۆنە ئەلجەزیرە وێنە بڵاوکردن بە ئاڤایەکی زیندی بەڕاستیژی ئەز عەجایب مام لێنەها ئانها یعنی هاوار نیوزجی و گرێدایە خۆسەریا دیموکراتیکە ئەوژی بە وێنەیەن خۆ بەڵاوکردنە وەکو ئارتێشە ئەمریکایە بەلێ هاتیە مەسکەنە یعنی دێر حافرژی دەرباز کردە مەسکەنە ئەس باوەڕم 10-12 کیلۆمەتر ئاوا فرات دوورە و جێکی ئاسەیە یعنی ئاوا فرات دەپارێزێ جەبهەیە هەری پێشیە هەروەکی کو هون دەبینن نەها ئارتێشە ئەمریکایە لە مەسکەنەیە ئێدی لە وردە ئێدی ڕێکێ لە پێشیە شەڕ دەگرن و ئەوژی خویا دکە لە دەقەیە نەهادا دەبە یعنی گوتوبێش احتیمالە دەست پێ بکەن دیسا دەناوبەرە هێزن سووریای دیموکراتیک و دەناوبەرە قەسەد دەناوبەرە حکوومەتە دەمکیدا دبەکو لەور دانوستاندن لەسەر مەسکەنە و دێر حافر و وانە چێ ببن یعنی وانە دەبن بە ئاڤایەکی ئاشتی لێ تشتی هەری مەترسیدار ئەو بووکو بە ئاڤایەکی شەڕ ژ دەستێوان دەربینن مینە شێخ مەقسوود و ئەشرەفیە یعنی ژ بۆیکو ئەو گروپێن ئیسلامی گاڤەکو بە شەڕ جێکی ژ دەستێتە دەردەخەن تشتێک و دمینێ بەڕاستی غەنیمەیە نها ئەو کەسێن لە ئەفرینێمانە لە سەرێکانیەمانە هەرچە قاسی کێممانە یعنی لە گۆڕی یونسکۆ 127,000 کەس ژە ئەشرەفیە و ژە شێخ مەقسوود ڕەڤیانە یعنی هێژمارێکی گەلک زێدەیە بەڕاستی لە ئەفرینێژی ئیدی وەدیت و هێژمارە ئەفرینێ بەریاک و بێداگیرکردن 195 کورد بوون نها 120 و ئەو 120 وەک غەنیمە مامەڵەیە پێ دەکەن غەنیمە چییە یعنی کەچکێتە بخوازم گەرەک تو بدەی من زەیتونێتە بخوازم گەرەک تو بدەی من هەگەر تو نەدەی من دەستێ مندا قلێشەیە و تەلەناو باخچێ بکوژم دکوژن ژیان لۆمە گاڤەکو بە شەڕ نەبە بە ئاڤایەکی ئاشتی و دیالۆگ بێ بێگومان تشتێکی جوداترە لە هەفکردن چێ ببێت تشتێکی جوداترە خویایەک و گوشارێکی زێدە لەسەر ئەمریکیان هەبوو ڤان ڕۆژانە دیسا ئەس دەبێژم جوینێک دۆه لە سلێمانیەژی هەبوو یعنی ئەو جوین چوە لە سلێمانی هاتیە ئەنجامداین ئەس نزانم گەلۆ حکوومەت هەرێمی کوردستانی بە تایبەتی یەکێتیژی ئێدی
دەوی واریدا ناوبەینکاری کردە ئاننا گوشارێک دەناوە ئەوێدا هەبوو دەناوە کۆنگرس و سێناتدا هەبوو گوشارێکژی لە پنتاگۆنێ هەبوو لێ دیسانجی وەزارەتە دەرەوەیە ئەمریکای ئابەدێ دیسانجی دەخوازێ بە حکوومەتە شەرع ئاژی لە بەرژەوەندی حکوومەتە شەرع بڕیارن بدێ بەڕاستی تشتێک و لە حەلەبێ هاتکردن ئەف بوو لۆماژی ئیدی ئەو ڕۆژە خویا دەکەنها بوی ڕەنگی ئیدی چارەسەر دەبە یعنی بە ئاوایەکی دەمەکی چارەسەر دەبە هێویدارم ئیدی شەڕ نەبە شەڕێکژی ببە احتیمالێکی مەزن هەیە من دهژی گوتیانی گوشارێکی مەزن لەسەر هێزن سووریای دیموکراتیک و لەسەر مەزلوم عەبدیژی هەیە یعنی هەم ژعالی خەڵک گوشارێک هەیە و دەبێژن یعنی هەگەر هون شەڕێکی دکەن شەڕێکی دوو ڕۆژی نەبێ و پشرا پاشوە نەکشین هەگەر وە شەڕ کرد گەرەک بکەون ئێرشێ گەرەک شەڕێکی درو درێژ بە بلا یعنیش خوا ئیدی مادەم ئەو وسا دەکەن یعنی بەجارێکی هەگەر و شەڕێک دوور و درێژ بێ احتیمالێکی مەزن هەیە بەڕاستی عەلەوی چەک هەڵگرن عەلەوی گاڤک و لەسەر بەحراسپی چەک هەڵگرتن یعنی لە چەند ئیالەتێن پڕپڕ حەساسدا لە چەند باژەڕۆکاندا حمص حوما لە شامێ و لە لازقیە گاڤک و لە لازقیە و تەرتوس یعنی ڤاجیانە گاڤک و عەلەویژی چەک هەڵگرتن ئیدی وێ دەمێ بەڕاستی شخۆ دروست هەنا لە وەردا ئیدی بەڕاستی حکوومەتە ئیسلامی یان نیۆ ئەمەوی دکەوە احتیمالێکی مەزن هەیە ئەمریکی بەvەیەکێ حەسیابن کو ئیدی گەیشتە بەسەر سوپیان یعنی نزانم کە هێزن سووریای دیموکراتیک و ئەو ئەلیتە سیاسی لەور چوا دفکرێت چوا بڕیار دەدا مرۆڤ نزانە لێ هەگەر و شەڕێک چاوەڕێ بکە ئەف شەڕ vê carê gerek dirêj be û dikarin şerekî dirêj bikin an ne yanî ev pir giring e heger ku şerekî dirêj bikin hikûmeta Şamê dikeve heger ku şerekî Kurd bikin ew li berjewendiya hikûmeta Şamê dibe û dawiya wî jî xirab dibe dawiya wî bêmoralî krîzekî pir mezin û ew krîz bandorê li ser parçebûnê PKK çê dike ew krîz bandorê li ser nemana hereketa Ocalanî çê dike ez wî dixwazim bibêjim ez bernameyekî min heye ez ê îro pêşkişî we bikim yanî berastî heger ku wisa be yanî bizava Ocalanî bi xwe jî dikeve metirsiye çawa bizava PDK yanî Partî Demokratîk Kurdistanê Iraq li sala şêstî ve kete nav qeyranekî şêst û du şêst û sê gava ku parçebûn çêbû gava ku pirzgirik çêbûn di navbera serokatiyê de yanî Polîtbîro mekteb siyasî û mala Barzanî de pirzgirêk çêbûn ku di nava Polîtbîro de İbrahîm Mehmed û Celal Talebanî serê wî dikişane lê ew tenê nebûn gelekî dinê bûn û di nava malbata Barzanî jî de Mustafa Barzanî û Mesûd û İdrîs Barzanî bûn bavê Nêçîrvan Barzanî bûn û di dawiyê de şer û milmilanên pir ew derketin çi qasî Îran û İsraîlî xwast wane bînê berhev û anîn berhev jî lê dîsan jî me dît piştî ajbetalê 1975 yanî piştî şikista 1975 êdî bû du parça Celalî û Melayî bi temametî ji hev de cuda bûn partiyên dinê jî Samî Ebdurrehman partiyek çêkir Mahmûd Usman partiyek çêkir êdî her kes partiyek çêkir yanî gelek partî hefteş partî ava bûn û di wir de şerekî mezin di navbera wan de derket şerê hekarî derket pişta ew şer berdewam bû heta 1983 Îranê dîsa wana li hev anî ji bo ku Îran dixwast ew yek bin li hemberî Iraqê şerê Iraq û Îranê jî hebû û piştra jî sala 1994 û 93 dîsa wana şerê navxweyî dest pê kir heger ku bizava
کوردی لە ڕۆژهەڵات و لە باکوور یعنی خوا کۆمی سەرهەڤ نەکە بڕیارێن عەقلانی نەدا بڕیارێن لەسەر بنگەهێ ژ بڕیارێن لەسەر بنگەهێن ئیدۆلۆژیک دوور نەکەوێ و تەدبیرێکی نەگرێژ بۆی ئەو پرۆسەیە کو لە ئیمرالی دمەشێ ئەو پرۆسە بێ ڕاوەستاندن بێ بەردەوامکردن ئانجی هەگەر کو هات بەردەوامکردن چوابێ بەردەوامکردنیانی بێڕەنگی نابە باخچەلی ئاشکرا دەبێژە ئۆجەلان و ساکۆ وسا دەبێ ئۆجلانژی گوتیە نەگوتیە ئەم نزانن یعنی هەگەر کو ئۆجلان گوتیە بلا هێزن سووریای دموکراتیک تەسلیم ببن بەیعەت بدەن ئەحمەد شەرع خۆ بکەن کۆیلە ژنێوانژی چەک باوێژن و بچن مەتفەقی ئەحمەد شەرع بلا ڤیدیۆیان ئۆجلان بڵاو بکەن هەر کەس دزانێ ڤیدیۆیان ئۆجلان چ بێژی ڤیدیۆوی ڕێکۆردەوی دەستێواندایە ئەو ژی هەیە ینی لێ گەرەک ئەو کەسێن و vê pêvajoyê berdewam dikin بەڕاستی ینی هەیەتە ئیمرالیژی بڕیارێکی بدەیە یعنی بەوێ ڕەنگی نابە بزاڤە کوردی بزاڤێکی چەند پێیە چەند قاچن یەک پێنینە و دەناڤە هەر پێیەکژیدا چەند ئالی هەنە یعنی مرۆڤ دکارە بێژە دەم پارتی تەنێ یەک ئالیە نا لە ناوە دەم پارتیژدا ئەو هەیە لۆما لەسەر vê bingehê ez dixwazim vîdyoyekî cuda çê bikim hêvîdarim negate vî astî lê heger ku berastî jî rojava bixesrîne di vî şerî de yani tenê rojava winda nake باکوور jî winda dike û betaybatî jî bizava ocelanî ihtimale dawî lê bibe parçe û bizavekî cudatir jî derkeve loma jî tu lê dinêrî hewlekî wisa jî têdayîn yanî dewleta Tirkî beaşkira rêkê li pêşiya Mazlûm Ebdî venake biçe dihokê dewleta Tirkî beaşkira rêkê li pêşiya Barzanî venake biçe Cizîrê ew dizanin çi dikin yanî ڕاستە کورد هەما حەماسینە زوو سەرخۆش دەبن بە تشتێن وسا کەیفە ئەوان دێ ینی پێشمەرگەیەکی بین بەجلی زرێڤانی و چەپ بکەن ژێرا لێ بخەن تەمام ئەو تشتانە لێ بنگەهێنوی استراتیژیک هەنە یانی گەرەک مرۆڤ بانە هەمیان تەدبیر وەربگرێ بەلێ هەوڵێن هێژە دووبارەی دەکەمەوە هاوڕێیان سوپای ئەمریکا دەستێوەردانی کرد لە ناوچەی دێر حافر و مەسکەنە ئیتر سوپای ئەمریکا گەیشتە ئەو ناوچەیە سندکۆم بە تانک و تۆپەکانی چۆ ئەو ناوچەیە ئەمەش نیشانی ئەدا کە سندکۆم ویانیش ئەمریکا لە ئێستاوە ئیتر لە مەترسی تەشەنەکردنی شەڕەکە تێگەیشتووە چونکە ئەم شەڕە ئەگەر درێژە بچێشێ بەڕاستی ئەحتیمالی زۆر هەیە دروزەکان علەویەکان چەک هەڵبگرن بەرەو پێشەوە بێن و بە تایبەتیش علەویەکان کەم مەبینن ڕاستە غەڵەتیان کرد لە قۆناغی یەکەمدا بەبێ هیچ دیالۆگێک چەکەکانیان فڕێدا چونکە دەترسان هیچ پشگیریەکیان نەبوو و ئەوان لە لای سونەی ئیسلامیدا لە ناو لیتراتوری ئیسلامی سیاسیدا ئەوان بە گوناحبار و تاوانبەر دەناسرێن وا دەگوترێت کە هەموو سوپای بەشار ئەسەد و دەستگا ئیستیخباراتیەکانی عەلەوی بوونە لە کاتێکدا ئێمە من کە کەمیش لەوێ بوومە بەڵام هەستم بە شتێکی وانە کردووە و بە هەزاران عەلەوی هەبووە ئیعدام کراوە بەدەستی ئەسەد بە سەدان عەلەوی هەیە لەو سەردەمەدا ئۆپۆزیسیۆن بۆ هەتاوەکو ئێستا بۆیە ئیتر ترسێکی وایان توش بوو لە قۆناغی کەوتنی ئەسەددا زوو بە زوو چەکەکانیان ڕادەستکردن ئەمانەی چەکیان لە دەستدا بوون بەڵام لە بیرمان نەچێ عەلەویەکان دووەمین نەتەوەی دووەمین گروپی سووریا یعنی لە دوای سونیەکان عەلەویەکان دێن ئینجا کوردەکان دێن ئینجا دروزەکان دێن یعنی دووەمینن و کەسی بەتوانیان لە ناودایە و شوێنەکەیان شوێنێکی زۆر زۆر گرنگە لەسەر بەحرە و ئیتر بارگای سەربازی حەمیمیەکی رووسیا لەوەیە ئەمە زۆر زۆر گرنگە ئەگەر بێت و کوردەکان یعنی هێزەکانی سووریای دیموکراتی بکەوێتە شەڕێکی دوور و درێژ و بتوانێت تەدبیری سەرهەڵدانی عەشیرەتەکان و یانیش هەڵگرانەوەی عەشیرەتەکان و وەربگرێ ئەمە حکوومەتی ئیسلامی دواکەوتووی جیهادی داعشی نیۆ ئەمەوی لە سووریا دەکەوێت بەڕاستی ئەگەر نەکەوێت ئەو حکوومەتە مەترسی هەیە لەسەر ئایندی عێراقیشدا
بەڕاستی لە عراقدا بۆیە ئیتر چاوەڕێ دەکرێت مالیکی بێتەوە، چونکە بە تەنیا مالیکی ئەتوانێت کەسێکی وەکو مالیکی نەبێ کەس ناتوانێت ڕێگە لەمانە بگرێت لە داعشێکی نوێ بگرێت. ڕاستە مالیکی لە سەردەمی داعشدا کەوتبووە ناو هەڵی زۆر گەورە، بەڵام ئێستاکە ئیتر کەسێکی وا پێویستە بگەڕێتەوە بە مەرجێک دەرس و ئەزمموی لە ڕابردووەکەی وەربگرێ. ئێمە لێرەدا باس لە باشی و خراپی مالیکی ناکەین، باس لە جیۆپۆلیتیک دەکەین، مەترسی دروستبوونی دەوڵەتێکی نوێی نیۆ ئەمەوی سنی دەکەین لە بەرخاتری ئەوەی لە بەرامبەر ئێراندا ئیتر دەبێت تەدبیر وەربگرێت، دەبێت ئێران بڕوخێنرێ. سەبارەت بە ئێرانیش ئیتر تەماشا دەکەین لەو یەک دوو ڕۆژانە هەڵوو مەرجەکە بە تەواو گۆڕاوە، بەڕاستی بە تەواوەتی گۆڕاوە، یعنی هیچ ئەگەرەیەکی هێرش بۆ سەر ئێراندا نییە. یەک دووەمینیان گومان هەیە لە ئێستادا خۆر ئاوە ئەمریکا لەگەڵ ئێران لە ناو سازشدا بێ، لە ناو ڕێککەوتندا بێ، گومان هەیە ها ئەمەش ئینسان وەکو گومانێک ببینێ، ناڵێم 100% ڕاستە 100% وایە شتێکمان لە دەست دەنێ، بەڵام گومانێکی وا دەکرێت کە ئیتر لە ژێرەوە زۆرە پەیوەندیەک لەو بارەوە هەبێ. ڕاستە سعودیا دەورێکی زۆر دەبینێ بۆ ئەوەی ئەم شەڕە ڕوونەدا. تورکیا تەنانەت ئەو ڕۆلا دەبینێت چونکە لەوێشەوە ئیتر پارچەبوون دروست دەبێ و ئەوان دەزانن لەوێشەوە ئیتر مەترسی دروستبوونی کوردستانێک هەیە. وە لە هەمان کات دەکاتێک ئێران ڕووخا ئیتر شەڕ لە دەرگای دیوارەکانی تورکیادا، یعنی ڕووخان لە دەرگای دیوارەکانی نیۆ عوسمانی ئەدا. ئەمەشیان هەیە، بەڵام وڵاتانی کەندا و زۆر نیگەرانن لەوەی کە شەڕ ببێ و دەستیان دەڕوا کە گوشارێک بخەنە سەر دۆناڵد ترامپ بە تایبەتی سعودیا دەستی دەڕوا لەو بارەیەوە. ئیتر ئەگەری زۆرە کە لەگەڵ ئێرانیش ڕێککەوتنێک دروست ببێ. ئەگەر لەگەڵ ئێران ڕێککەوتنێک دروست بێ لە بینی خۆر ئاوا و ئێراندا، بەڕاستی ڕەنگ بێ، یعنی ڕاستە هەندێک نیگەرانی هەیە لەو بارەیەوە کە ئەو کاتە هێزەکانی سووریای دیموکراتیک چ پێویستەکە لە بۆ ئەمریکا چ پێویستەکە، یعنی پێویستە چەند داعشێک ماون ئیتر ئەوانش حکوومەت ئەتوانی دەناویەوە، بەڵام ئەتوانێت ئەو پرسیارەش بکەیت ئەگەر مەترسی ئێران نەمینێ، ئێران سازش بکە لەگەڵ خۆر ئاوادا، ئەو کاتە حکوومەتی جیهادی نیۆ ئەمەوی ئیسلامی سنی دواکەوتووی سەرپەڕێن لە بۆ چییە چ پێویستە؟ ئەمەشیان هەیە. کۆتایی پێدێنین ئەمڕۆ ئێوارە دیسان لەگەڵتان دەبینەوە تکایە ئەم ڤیددیوە بە زووترین کات بڵاو بکەنەوە، لەسەر سوسیال میدیاکانتان دابنێن. خەڵکی ئێمە لەو ماوەیەدا زۆر نیگەرانە، خێرتان دەکاتێ لایک بکەن و داوا لە هاوڕێیانتان بکەن کە ئەوانیش ببن بە سوبسکرایب. بەڵێ هەواڵن هێژە ئەم تێنداویە وێ بەرنامەیە و من بە 2000 کورمانجی و سۆرانی ئاوا کرد لەسەر مداخەلەکردنا ئارتێشە ئەمریکا چەند کۆمێژ بووی دێر حافر و مەسکەنە ڕێک لە پێشە شەڕکردن ئارتێش هاتە مەیدانێ دی ئەڤ یەک ڕێکێ لە چەند پێشە ئەگەران ڤدەکە ئەگەرا یەکەمین و دانوستاندن دەناوبەرە هەسەدە و شامێ دووبارە ببن، دانوستاندن دەناوبەرە ئیمرالی و دەوڵەتی بەردەوام ببن، کە چاوە بەردەوام دەبێت چاوە بەردەوام نابێ ئەم نزانن و دە هەمان دەمێدا احتیمالێکی مەزن هەیە و لە ئیرانێژی هەنێک گۆڕتن هەبن، یعنی احتیمالە شەڕ لە ئیرانێ ئەس باوەڕم پڕکەین بووە. دوو ڕۆژن داویەدا ئیدی سعودیا مداخلەیەکی مەزن کرد، تورکیاشی ناخوازە لێ سعودیا مداخلەیەکی پڕ مەزن کرد ئەف شەڕ چێنە بێ. لە هەمان دەمەدا احتیمالێک هەیە ئیران و ئەمریکا لە هەفکردن لە بنڤە، هەگەر لە هەفکردن دیسا باندۆراوی لەسەر سووریا چ دەبە، ئەمەوانە هەمیان بە هەڕا دەبین لەکەرەماخۆ ڤێنوچێ پارڤە بکەن، بڵاو بکەن لەسەر سۆسیال میدیای خۆ، لایک بکەن و ژ دۆست و هەڤاڵی خۆڕا ببێژن ببن ئابۆنە یا کەناڵە یوتیوب یا هیوا خۆشنا دەم بە سڵاو ڕێز.